شەوی ڕابردوو ئەنجامی تاکردنەوەی پۆلی دوانزە ڕاگەیەندرا. شاری سلێمانی سێ یەکەمی هەبوو لەسەر ئاستی هەرێمی کوردستان. ساڵی پار کچێک بە ناوی ڕۆزی یەحیا یەکەمی سەر ئاستی هەرێم بوو. من ئێستا هاتوومەتە لای ئەو بزانم کە لە ماوەی ئەم ساڵەدا لە زانکۆ چی کردووە و لەکوێ وەرگیراوە. من ڕۆزی یەحیا بڵانەکەمە ئێرە گە فەرموویتە ئێرە خاتو ڕۆزی باسی ئەوەم بۆ بکەی کە لە ماوەی ئەم ساڵەدا چی و کردووە لە زانکۆ و لە چ بەشێکی خوێنی. زۆر سپاس سەرتا بەخێراتنی کەناڵەکەتانەکەم. من ئەم ساڵ الحەمدوللا لە بەشی پزیشکی گشتی لە زانکۆی سلێمانی وەرگیرام و ئەم ساڵ الحەمدوللا بەباشی بەڕێوە چوو. بەشێکی ورد و بەشێکی قوڵە، بەڵام الحەمدوللا شتەکان تا ڕادەیەک بەباشی ڕۆیشت بەڕێوە. من لە مانگی نۆی پارە چاپێکوتن لەگەڵ تۆیا کرد باسیەوە کە کەوتێت بڕیارم نەیەوە چۆن بۆ بڕیاری کۆلێژی پزیشکیدا. ڕاستەکەی بەنسبەت منەوە تۆزە بڕیارەکە قورستر بوو، چکە لە ئەوڵۆ نەم ئەویستیانی بچمە ئەو بەشە، بەڵامی تر دوایی بە پێی ڕاوێژکردن و بە پێی قەنەعاتی خۆشم بەربەرە بۆم دەرکەوت کە لەوچە لە ئێستا ئەو بەشە بۆ من باش بێت. خوێنی ئەم ساڵە چۆن بوو بەگشتی چۆن بەڕێوە چوو؟ بەشی تۆ بەشێکی تا بڵێ قوڵە، یعنی تا زیاتر بچیتە مەجالەکەەوە زیاتر بۆ دەرەکە، بەڵام تەسەوڕەکەم چکە مەرحەلەیەک بووین زیاتر بەش چاوڕوونیەک بوو بە زیاترەوەی کە خۆمان ڕێک خست لەگەڵ جەوەکەیە ئەوە زیاتری خەیاندوەک لەوەی کە خەریکی خوێن ناکەبین تر بەرەبەر ئیشەڵا قوڵترەبینەوە لە خوێندنەکەش. یەکەمی سەراستی هەرێم بوویت لە زانکۆ ئەم ساڵ چەنەم بووی؟ ناتوان بڵێم لە ئەوائلەکان بووم ئەم ساڵ، بەڵام ئیشەڵا ساڵانی تر هەوڵیان باشتر لە خوێندنەکەمە وردمەوە. چێ بوونەوانی کە ئەوایل بوون؟ هەر یەکەمەکانی پۆلی دوانزە بوو یاخود تەلەبەی نۆرمال بوو؟ وڵی دڵنیان نیم چکە زۆر دیاری نەکرا بە شێوەیەکی عام یعنی بڵاو بکرێتەوە، بەس تەسەور ئەەکەم ینی وا بوو بێت بەس دڵنیاش نێمیانی بۆ ئەوائلی زانکۆ. شەوی ڕابردوو ئەنجامی تاقیکردنەوەکان ڕاگەیەنرا. دڵنیام کە ئاگادار بوویت و بینیوتە چه هەستێکە هەبوو کاتێککە بینی و ئەنجامەکان ڕاگەیەنرا؟ هەستێکی خۆش بووەڵە کە سێرم کردەوە، ینی بە پەرۆشیەوە سێرم کردەوە ڕۆک ساڵی پار و زۆر پیرۆزبایی لەوانە شەکەم کەم ساڵێکم بوون زۆر پێم خۆش بوو، دڵنیام مستحقی بوون و حەقی خۆیان بووە. ساڵی پاری بە من بیرخستەوە تەبان هەستێکی تایبەت بوو. تۆ خۆ ئەزمونونەکە هەیە لەو بوارەیە کە یەکەم بوویت دواتر چوویتەتە کۆلێژی پزیشکی گشتیەوە، ئامۆژگاری چییە بۆ یەکەمەکان و ئەو کەسانی کە یەکەم بوون؟ لەم مدەتەیە تەبان لایەن تێگەم بە تایبەتی ئەوانەی کە ئەگەر قەلق بن و دڵنیانە بن لە بەشەکان هەوڵ بن باشترین ڕایش بکەن بەوانەی دەوروبەریان، بەڵام لە کۆتاییە هەر ئەو بەشە هەڵبژێرن کە خۆیان قەنەعاتیان پێێتی چکە مەسئولیتەکار لەسەر خۆیانە و بۆ ئەوانەشی کە دڵنیا بوونەتەوە لەو بەشێکە ئایانەوێت و دەرەجەکەیان ینی هەرەوەیەکە ئایانەوێت ئیشەڵا هەڵبن لەم ماوەیە ئیسفادە لەو کاتە بکەن کە هیان و ئیسراحەتێکی باشی تیا بکەن تاکو زانکۆ دەست پێکات. کۆتا پرسیارم ئەوە بێ کە مەرجە ئەو کەسێکی یەکەمە بێ بچێتە کۆلێژی پزیشکی گشتی؟ بەڕای من نەخێلەوە چێ قورس بێت کە نەچێت، بەس طبعا نەخێر مەرجنی ئەگەر خۆی قەنەعاتی بەوە هەبێت و بە تەواتی بتوانە زاڵ بێ بەسەرەوەی کە بچێ بۆ بەشێکی تر و بتەواتی بتوانێت ئەو بەشە وەرگێت ئەوە پێم باشە بچێت بۆ بەشە ئینشاڵڵا. هەرچەنەوەتم کۆتا پرسیارێکی ترم لەلا دروست بوو خۆ بەشەی خۆتە پێ خۆشە؟ تا ئێستا بەڵێ ینی ئەو نیە بڵێ پەشیمانیەکەم بەسرا هاتووە الحەمدوللا ڕازیم لە بەشەکەم ئیتر بزانین چۆنە بێتە. بەنیازی اختصاص جاکەیتەوە؟ وڵای حەز ئەەکەم بەس جارە لەوە چێ زووش بێت تۆزە قورسەوە بڕیارە، بەڵام ئیشەڵا هەڵی بۆیە.